دیارە هەرجە زەمان و زوویۆ کە کۆمەڵێ هۆنەرمەندی ناودارێ کە پێسە قاسپە و ژەرەژەکە کە سەر و کەخشەکەوانانشا ئاەکی کە دیارە تەسیرات چابێن سەر و هۆنەرمەندەکە تەری کە تاوە جەبوار و هۆنەریانە وێ شاڕازناوە. من پێسەوێم کە سەرەتا و ژیانیم ئەلبەتەن گێڕۆ من جە دەگا و خارگەڵانی جە ساڵ و 1960 ئامانە دنیاوە و جە بنەماڵەی جوتیارێنە و ئامادەی سەرەتاییم جە گوڵپ و جە شار و هەڵەبجێنە تەمامنان و ئامادەی کشت و کاڵیچم جە شار و سلێمانیێنە تەمامنان. دیارە ئی کارەی کە جەبوار و ژیاننامە و منەنێ گێڵەوە پێ سەرەتایی کە وەختێک کە تەلەبە بێنە جە مەکتەبەنە ئاوەختەکە مامۆساکێ بەرمارێنی وکی دەنگش بەشا و امتحان ماکەرێنی پێی سرودی و پێی گۆرانی جە وەخت و سەیرانەکانێ یا جە وەخت و ئاهەنگ و وەختە تایبەتیەکانێ ئارێنێ مابەرەوە کە کۆمەڵی مابێنی تاوێن و گۆرانی واچمی بەزاڕڵەیی یاگێما دیارە بێ پێ گۆرانی واتەی من چاوەختۆ خولیا و گۆرانیا و هۆنەر و هۆرامانی بیا بە تایبەتی جەزەماوەندەکانێ یا جە دیوانخانەکانێ کە فرە جاری زاوڵە بێنیروێنی گۆژگێرینی پێ گۆرانی واچەکە فرەئانە تەسیری ژوە نەکەردا کە بەو سەر و دنیا و هۆنەر و گۆرانیە. ئەلبەتە واتم گۆرانی واتێم کە گێڵەوە پێ سەرەتای زاوڵاییم جە مەکتەبەوە کە دەستم پەنەکردن و وەرە ئیحتیمامم پەنەدان هەتاوەکو یاوانە ئی کاتە کە تاوانم خزمەت بە کەلتور و ڕەسەنایەتی فەرهەنگ و هەورامانی و کوردستانی کرد. هەنگیانی پایی وزی وەگیانی لەی بە شاڵێنی شیرە توخایی وەنەزەونی وێنی دەشەونی هەنگیان ئەزی وزی وەگیانی لەی سەباحیش کەسێکی زۆر سادە بوو، خۆشەویست بوو لە ناو هەموو کەسێکە. کەسێک بۆ زۆر ئەوە بە کورتپەروەر بۆ لە هەموو بارێک و لە باری هونەری و لە هی پێشمەرگایەتی و خزمەتی بە میلەتی خۆی کردووە. سەباح کەسێکی زۆر سادە بوو، کەسێکی خۆشەویست بوو بەلای هەموو کەسێک و دڵی کەسی عاجز نەکرد و حەزێ کردایم هەموو کەسێک لێ ڕازی بێت. لە ماڵەوە ئێمە ئەگەر هەر شتێکمان حەزمان لێ بووە پێمان خۆش بە ئەو دایم ئەوەی لەگەڵ ئێمە کرد. ئەکسەرێتی هونەرمەندەکان زۆر تێکەڵاوی بوو، هەموو هونەرمەندێکیش خۆشەویست. دائیمەن هەر هونەرمەندێک بەهاتایەتە هەولێر ئەو حەزێ کرد میوانداری بکە و خۆی لێ نزیکە کردو و ئەڕۆشتە لای هەمویان و ڕێزی لە هەمویان ئەگرت. دەستخۆشی لە خەڵکی لە کوردستانی ئێرانەکەم بە تایبەتی هەر هەمووی دۆست و برادەر و ڕەفیقی سەباح بوون، هەموو دڵسۆزی سەباح بوون. بەڕاستی عنی هەموو زۆر زۆر نزیک بوون لە سەباح و سەباحیش زۆر ئەوانی خۆشویست بووە.
کاتەی فاممان کردوێتەوە لە بنەماڵەیەک لە خانەوادەیەکی شۆڕژگێڕی هوەری گەورە بووین، ئەوە جێگای فەخرە بۆ ئێمە. فێر بووین لەوەی کە هەم ژیانی پێشمەرگایەتی و ژیانی هوەری دووشتن پێکەوە ئەتوانرێت گرێ بدرێن. ڕەحمەتیش سەبا هەورامی هەر بەو شێوە ژیە لە ئەوەندەی ئێمە فاممان کردوێتەوە، هۆشمان کردوێتەوە. کەمترین وەختە بڵێم ئەتوانم بڵێم کەمترین کاتی ئەو بۆ ئێمە بووە، زۆرترین کاتی بۆ پێشمەرگایەتی و ژیانی هوەریەکەی بووە. هوەری باوکم ئەکرێ بە سێ قۆناغەوە. قۆناغی یەکەمیان لە سەرەتای دەستپێکردنیەوە دەست پێ دەکات کە لە دەگاتە نزیکی کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکان. لەو کاتانەدا باوکم کۆمەڵێک بەرهەمی جوان و ناوازەی پێشکەش کرد و بۆ کۆمەڵێک سرود و تەنانەت کۆمەڵێک گۆرانی هەورامی خۆڵخێنەری دروست کرد بوو لەسەر مەسەلەی کیمیا بارانی هەڵەبجە، لەسەر کۆڕەوی هەڵەبجە، لەسەر ئەو نەهامەتیانە کە بەسەر گەلی کووردا هاتبوو و بۆ ئەو دەستپێکەی باوکم سەرەتا هەنگاوێکی زۆر گرنگ بوو. قۆناغی دووەمی هوەری باوکم لە ساڵی 90ەکانەوە دەست پێ دەکات. دیارە سەنجاری تریش ئاماژەم بەوە کردووە کە ساڵی 90ەکان بارودۆخی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی وا بوو کە هوەر تا ئاستێکی زۆر دابەزی بۆ خوارەوە، کار و چالاکی هوەری کەم بوو لە عێراق لە کوردستان بەگشتی. بەڵام باوکم لە ساڵی 90ەکان بەردەوام بوو لە سەرکاری هوەری و چەندین بەرهەمی ناوازە و گرنگی لەو ساڵاندا پێشکەش کرد. دواتر قۆناغی سێەمی هوەری باوکم لە ساڵی 2000ەکانەوە دەست پێ دەکات و بەڕاستی باوکم درێژە پێدەری ئەو داهێنەرە بوو کە لە ساڵانی ڕابردوودا پێشکەشی کرد بوو. لەو ساڵانە داتوانی بەدەیان بەرهەمی هوەری پێشکەشکا بە میوزیکەوە بەبێ میوزیکیش. یەکێک لە خەسڵەتەکانی ئەو هوەرمەندە ئەوە بوو کە کەسێکی داهێنەر بوو. لە بواری سیا و سەمانە داوم پێم وا بوو یەکێک بلەو داهێنەرانە کە تواری سیا و سەمانە بە بواری مۆسیقاوە پێشکەش بکات. ئەمە دەنگدانەوەیکی زۆری دایەوە لە نێو زەماوەردا. گیانەکەم یارانکی تەرەنیە ساڵەکانی هەشتا و نۆ ئەوانە بوو لە ئێرانەوە و ئاشنایم لەگەڵ پەیدا کرد. پاشان پاش 91 عێلاقەمان هەر هەبووە. من لە منتقەی گەرمیان بووم، کاک سەوا لە منتقەی هەڵەبجە بووە و پێشمەرگە بووە. لە ساڵی 94ەوە من و کاک سەباح لە نزیکەوە پێکەوە ئیشمان کردووە. کاک سەباح پێشمەرگەیەکی دڵسۆز بە وەفا بە تەربیەت ماندوو لە ناسی پارتی دیموکراتی کوردستان و ڕێبازی بارزانی نەمر بووە. ئەو کوڕە جگە لە ئیخلاس و لە ئەخلاقی بەرز و ڕەوشتی بەرز هیچی ترم لێ نەبینی. بەڕاستی من ئەو فترەیە نزیکی یەکاتە 19 ساڵ من و سەباح پێکەوە بووین. گەم سەباح یەکێک بوو لەو هونەرمەندانەی سنووری هەورامان کە لەگەڵ هەموو شێوەزارەکانی کوردی علاقەیەکی باشی دروست کرده بوو. من ئاگام لێ لەگەڵ هونەرمەندانی سنووری بادینان، لەگەڵ هونەرمەندانی گەرمیان و کەرکووک، لەگەڵ هونەرمەندان لە کوردستانی ڕۆژ هەڵات علاقەیەکی یەکجار باشی هەبوو. کاک سەباح هونەرمەندێکی داهێنەر بوو. من بۆ خۆم بەڕاستی لێرنە ئەکرێ بڵێ ڕەفیقێکی خۆشەویست، هەواڵێکی
هەمیشە لە یاد هەواڵێک هەردەم پێکەوە بووین لە خۆشی و لە ناخۆشیەکانە لە دەستمدا. بۆیە بەڕاستی کۆچی دوایی کاکە سەباح تەئسیرێکی یەکجار گەورەی کرد لەسەر ئێمە. کاکە سەباح دوو دەوری کاریگەری هەبوو، یەکێک لەو ینی ئەکرێ بڵێ دوو جار پێشمەرگە بوو. یەکێک پێشمەرگە بوو لە سەنگەری بەرگریکردن لە خاک و لە نیشتمانەکەی کەمە شەرەفێکی گەورەیە، کەم کەس دەتوانێت ببێتە ساحبی ئەو مەدالیا و ئەو شەرەفە. قەباتێکی تریشی پێشمەرگایەتێکی تریشی پێشمەرگایەتی هونەر بوو، بە هونەرەکەی بە سەوتە زڵاڵەکەی خزمەتێکی زۆری کورد و کوردستانی کرد، خزمەتێکی زۆری هونەری کوردی کرد. مردا مردانی مێریدانی مردا مردانی مێریدانی مردانی پەیەی هەورەمانی ئازی سەیاڵنێ منێ خاڵۆ جاپەی درێمانیە ئەی خواجە پەی دەرێمانی ئەری من سێ تەباعیەکێ لە هونەرمەندێلی دەنگخۆشی هەورامان ئەمری خوای کردوێ زۆرم پێ ناخۆش و زۆرم پێ ناخۆش و متەئەسیری چوم بۆی، چون دەنگێکی وای بوو وەختێ بیوتایە ئینسان یانێ ڕۆحی خۆشی لێ هات و ڕۆحی ئازادە و حەیفی هونەرمەندێک و لە ناوی هونەرمەندگەلا نەما ڕۆحی شاد بی. زۆر متەئەسیرم بۆی، پڕی دنیاە نەتەنیا من متەئەسیرم بۆی، بەڵکو ئەو کەسە گوێی وە دەنگی وە و ئەی ناسێ متەئەسیر وە بۆی. خوا عەفوی بکە. کاکە سەباح دڵ و هونەرمەندەکە شادکە. کاکە سەباح جادێش ساسکە پێگیر و هونەرمەندەکە تەسیەکی دەشا پێگیری. من مەمنونشە لە کاک سەباح. وەختی وێ زەبام نە ماموش بێواشی ڕوومە منە گورانی بۆ لاب کاکەڵ پڕێچەنی بۆ کار نەبوو کاک سەباحیە تو ئیجازە بڵێ بڵێ مەبارەکەڵ بۆ شاقەوە مەبارەکەڵ بۆ بابا واچی بەزبێ واشە پێ من نەتاوە تا لیوانی سەر خەبرێکی شاقەوە مەبارەکە بۆ مەزەڵی تازە شاقەوە کاکە سەباح. تەسیەمە بەگرد و ڕەفیقا هونەر دۆسا کاکە سەباح دووکەڵش نەبی ڕەحمە قەبرەش وەختێنە مەگر مەمنونی شەمێ بە مەرگێ ئاسان بە مەرگێوە شەرەفانە پێیگرد و هورم هونەرمەندەکە ئینە مشوم ئینە بۆ گرد و هورمەنە داوا کەروجە عەشرەتی جە هونەرمەندا جە هونەر دۆسا دەوارەنە ئیشەڵا خوا عەفوەشکەر و خوا ماواش بەهەشت بۆ ئیشەڵا کوڕێکێش وەشی با یاگەداری با ئیسەد گوڵ دێنێرە واتم گوڵ میرە پێچیش گوڵ لووە. واقعان کاکە سەباح هونەرمەند نەبێن جە هەورامانە ئێمە گڵمان ڕازیە بێنمێ چەنەش هەورامان ئیسم ماتا ئانە سەباحش دێ بۆ داخەنە پێش هونەرمەندی پێسە کاکە سەباحی جە هەورامانە نەترکەم ورگنەوە پێی ئەخلاقی پێی ڕەفتاری پێی دانیشتەی پێی گۆرانی واقعان حیف. جا هەر وەختێ مەرێڵا کورە وەسیەتە نامانی جا تەرمەکەم بەرێ دەی ڕوو بە خارگێڵان جا تەرمەکەم بەرێ تخوا ڕوو بە خارگێڵان جا هەر وەختێ مەرێڵا
كرة الرفيق سباقياني دق بيصر مزارمي جاب يصر مزارمي جاب بخشام بيتو دقنا النازارمي جاب البخشام بيتو دقنا النازارمي ئەگەر هوەری گەلان سەررجەم بەهۆی تەکنۆلۆژیا و بەهۆی چڕبوونی باری دیمۆگرافیاوە جۆرەك لە هوەری بیانی و کولتوری بیانی تێکەڵ بوو بێت پێم وایە هەورامان تاکە ناوچە و لەهجە یا دیالکتیە کە ئەو شتانەی قوبڵ نەکردو بە پاکی و بە خاوێنی و بە خۆڕسکی ماوەتەوانێ هونەرمەندانی هەورامان چ لە ڕۆژهەڵات و چ لە باشوور زۆربەی زۆریان ناسراون پێویست ناکە کە ئێمە پیان ناسیان بکەین و لەسەران بدوێن کاک سەباحیش وەکو دەنجێکی ڕەسەنی هەورامانی خۆمان خاوەنی تایبەتمەندیەکی خۆی بوو بەڕاستی هەرچەند ئەو قاڵ بوو لە بواری فۆلکلۆر و وتنەوە و پاراستنی ئەدەب و هونەری فۆلکلۆری ناوچەکەی خۆی لەگەڵەوەشە حەزی لە نوێخوازی بوو تازەگەری بە ئیشەکانەوە دیار بوو بەڵام بەداخەوە مەرگ مەودای نەدا عەمری ئامانەت زۆر کورد بوو بۆ ئەو بەداخەوە کە مەرگ داگیری کرد و بەجێ هێشتین کەم تا زۆر کاکە سەباح توانی خزمەتێکی بەرچاو بکە بەڵام بەداخەوە میدیاکانی کوردستانی ئازاد وەکو پێویست بە پیرەوە نەچوون هیوادارین ئەوەی بۆ کاکە سەباح نهاتە دی و دەستەبەر نەبوو بۆ هونەرمەندانی دوای ئەو جیلەکەی ئەو نەوەی ئەو پارێزگاری لە هونەر و کولتوری گەلەکەمان بکرێت لە هەموو چەمکەکانی هونەر و ژیان و کۆمەڵایەتی والله کاک سەباح هونەرمەند بێ ڕاویش کەردەشەوە دڵ و خەڵکیەنە و بەڕاستی بی بەداخەش پێ گردیمە وەلێ وەڵڵا داخەوەی گرانش دایمێ فەنێ بەڕاستی من یێرێ برێم لوێنی زەربا یێرە برامی سەباحی داناوەنێ یادێ بکەین لە هونەرمەندی جوانی دڵسۆز واقعەن دڵسۆز بوو بۆ فەرهەنگ دڵی مەخلوقی شاد کرد و غەم و پەژارەی بەجێ هێشت بۆ دووس و ڕەفیق و هونەرمەندەکان یادی بەخێر بێ ماوای بەهەشت بێ ڕۆحی بە جەننەت شاد بێ وەلێ پێم ناخۆش بوو بۆ کاکە سەباح خەبەرێکی ناگەهانیاندا بە من واقعان حتا لە ماڵی خۆمانە دەستم کرد بە گریان بووی واقعان فرە پێم ناخۆش بوو بزمەکەی ڕەفیقی من جارانم ڕۆ من جارانم ڕۆ جاپەی نەمەنەکەی ئایایە هونێرمەندم ڕۆ هونێرمەندم ڕۆ جای داوای بیداوایە تاکەی نەخەندی بخوا بەرگی ئەزیەتی سەباحی لەبێر نەکەنی لەبێر نەکەنی جا هەر وەختێ مردم ئایایە وەسیێ بیامە بخوا تەرمەکەیش باردی وایایە بەڕاستی بەلامەوە زۆر سەغ بوو کاتێ بیستم کاک سەباح کۆچی کردووە دەنگێکی پڕ لە هەست و پڕ لە جوانی بوو هەرچەند ئیشارەم کرد زۆر کەم خۆیەدا و دەستۆ کەم دەرەکەوت بەس هەر ئەو تایدادیشە ئەو تایداد ئیشانە کە کردوویەتی جێگەی خۆی کردووە تۆ هەرچەندیش بەڕاستی جێگەی لە دڵی خەڵکا بوو پیاوێکی سەنگین و قورس بوو لە بواری ئەوەی کە شخصەتی فتری خۆی و لە بواری شخصێتەکەی هۆنەریشی
بەڕێز بوو بەڕاستی خۆزگەم نەبووای بەڵام خۆ بەداخەوە ئەو شتە هاتارەوە لە بێنمان نەما ئومیدەکەم لە بیری نەکەین و بەرهەمەکانی ئەوانەی کە دەستیان لە ئیشەکە بتوان بەرهەمەکانی بە شێوازێکی جوان پاک و خاوینی بکەن و بەڵاوی بکەن لە بینی خەڵکا ببێت نەفەوتێ. خۆشەویستان، ئینسان ڕەنگە بۆ کەسوکاری نزیکی خۆشی وەکو ڕەفیقێک کە لە دەستی ئەدا ناڕەحەت نەبێت. ڕەفیق لە ئەولایش خۆشەویسترە بۆ ئینسان. ڕەفیق زۆر خۆشەویستە، یعنی تۆ هەموو شتێکت بەلای ڕەفیقێک کۆتوانی باس بکەیت، بەڵام بەلای ئەولا و بەلای دۆستی کەسوکاری نزیکی خۆ تۆ ناتوانی باسی پێوەشتانە. هەر وەخت ڕەفیقێ لە دەست و ئینسان خەم و پەژارەیەکی گەورە ڕووی تێەکە. ئێمەش ئیستا هونەرمەندان هەمویان ئەوەی کە مندی و من هەر کام بە گوێرەی خۆی زۆر ناڕەحەتە بۆ کۆچی دوایی ئەم خۆشەویستەمان، ئەم کەڵە هونەرمەندە کاک سەباح هەورامی. من زیاتر لە 5 ساڵ زۆربەی کاتەکان لە خزمەتی کاک سەباح هەورامیە پێکەوە بووین و باسی خەمەکانمان کردووە و لە ژیانی یەک ئاگا بووینەتەوە. ئەوەی من ناسیومە ئینسانێکی دڵپاک، ڕووخۆش، میوان پەزێر، ماڵدار، بەڕاستی ماڵدار. سەباح هەورامی فەردێک نەبووە تەنیا لە هەورامان و خارگێڵان و شارە زورابژی. سەباح هەورامی لە دڵی خەڵکا ژیاوە. سەباح هەورامی خزمەتی کردووە بە خەڵک، دەنگی خۆش بووە، ئینسانێکی باسەوات بووە، ئینسانێکی ماڵدار بووە، ئینسانێکی وەتەندۆست بووە. سەباح هەورامی ئینسانێکی گەورە بووە. من جارێکی تر پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵی ئەو خۆشەویستە دەکەم، خێزانی مناڵەکانیان و هەروەها خەڵکی خۆشەویستی هەورامان، هونەرمەندانی خۆشەویست، هاوسەنگەرانی عەزیزی. تامی واشمی کاک سەباحی و بێشانیشا کە جەڕا هونەرەکەیشەوە ڕاو وێش کردەی بێ شۆ دڵی دڵ و گرد خەڵکە وەشەویستێنێ. من تامی واشمی جەسوورانیەکە فرەتەر گۆشگێری کاک سەباحی بێنێ. من پێسەوەیم پێی ئاشنایەتیم چەنی کاک سەباحی گێڵەوە پێی سەرەتا و هەشتاکە هەشتا و شی واشمی ئاشنایەتیە عالما پێدا کرد بەتایبەت دماوکی میە باران و شار وەڵەبجەی شەوێ ئاڵیانەوە ئێمە بێ شەوێ ئێمە لوێنمی بەخانەوادەگی پێیانەوە ئیشات تێکەڵیە عایلەوی مابێ. تامی واشمی کاک سەباح کۆسێ گۆڕەش وزلی دڵ و فرە و هۆرامیەکە و سۆرانی زمانەکە کوردستانی. کاک سەباحی و بێشانیشا کە سنوورش بەز نابێ بەڕاستی، یعنی کەلوێ پێی ڕۆژەڵات و کوردستانی خەڵکێ پێسەر ڕێزی جمهورێ بڕواتا بۆ پێشوازی ژوە نەکەرێنێ، یعنی بەجارێنە دووەسەڵ یەرەسەڵ سیارێگنێ شەون و کاک سەباحی پەی کۆڕە هونەریەکە و پەی گێڵاو کەش و کۆکۆ وەرامانی هیوادارە ناماواش بەهەژن. هەفتەیەکی بەر لە کۆچی دوایی کاک سەباح تەکی مناڵەکانمانە لە خەولێرە میێوانی کاک سەباح بووی. خاتراتێکی باش ئەو شەوە بازە ڕەسممان گرت و نەوارێکمان پڕ کرد و کاک ڕاژان نەوارەکەی یەگرت. دەوری سەعاتی 10 هاتینە دەری ماڵەکەیان. کاک سەباح دوو سەنگەڵی هاورد و دانیشتین، ڕێحانیان وەشانوو لە دەوری ماڵەکە بەری دەرگاکە. کاک سەباح چەپکەیەک لە ڕێحانەکەی بڕی بۆم و دای بەدەستمەوە. مەڵکێ ئامادەگیم بۆ ئەوە بوو وتم کاک سەباح وەڵە ڕێحانە پێ منەڵکی ئاستن، تۆ چەندیت زانا ئاواتم واسن. کاک سەباحێک لە خڵامی جواوەکەی منە فەرمووی سەرەڕام گرتن ئەحواڵێت پەرسوو جەدێر ئاماکەت خەیلێ مەتەرسوو. سۆحایمە جمعا بوو هاتینۆ بۆ ئێران، ئەویش متەئەسێفانە لە ڕۆژی پەنجشەمەی دواییە کاک سەباح بەداخۆ کۆچی دوایی کرد. خازێکیە بوێ ماڵوێراوان هەوارەکەی سەباح هاتۆ خارگێڵاوان ئاویان گەرم کرد
كفنيان بري كروان وكرزاون رجان يان سري واتشي بزكي نوسو شواني قالو كورجيرو بوبشواني شميان وشويان بارو ويانبو ئاشنایەتی من و ڕەحمەتی کاک سەباح ئەگەڕێتەوە بۆ نەوەتەکان تەبعی بە حکمی ئەوەی کەوا بە حکمی هونەرەکە ئێمە ئاشنایەتیمان لەگەڵێکە پەیدا کرد. ئیتر ناوەناو ئەو کاتەی من لە هەولێر بووم ئەو بەڕێزەیش هەر لە هەولێر بوو بە حکمی ئەوەی کە هونەرەکە نێزم بووینەوە لە یەکتریمان ناسی تر لە بۆنەکانە کاک سەباح بەشداریە کرد لە بۆنەکانە لە نەورۆزە لە یادەکانە خاصەتەن لە یادی مامۆستا عەلی مەردانە بەداخەوە هەواری کاک سەباحم پێگەیشت دیدەم ئەم شەو تەنیابی بینایی دیدەم جەستەی زەبوونم دیسان سەرواز کردایی دیم دڵی پڕهونم ئاگیانە گیانە خەیاڵان خاماورد بەردم هاوەرجە دەمەیایی وەخۆمە ئایی هەناسەی سەردم. انتخابی موسیقای هۆرامی شعری انتخابە کرد ئەویش بە تەناسوبی ئەو موسیقاکە لەسەر گۆرانی هۆرامی بوودایە ناو و زۆر گۆڕانکاریکی تایبەتی ئەکرد کاک سەباح. شایەتیش بڵێم تەنها کەسێک و کاک سەباح کە لە بواری موسیقیدا گۆرانی هۆرامی تێکەڵی موسیقا کرد بۆ چۆنی خۆمامە و زۆر بە جوانی ئەم شتیە ئێلاعادا و ئەیکوت کاک سەباح. ئازیەتباری خۆمان و سەرخۆشی خۆمان بە تەواوی هونەرمەندان و هونەردۆستان ئەڵێن وە لە بنەماڵەی بەڕێزی کاک سەباح. ژیای کەمانەیە ئەوێت بۆمان بۆ ژیای کەمانەیە ئەوێت بۆ مردم بەخلاق شیرین و پیاخاشێ بوو کاک سەباح. کاک سەباح وەختێ کە ئێمە وەکو دوو برا ئەم شەڕەفتی خانوادەیەک تریمان بوو کە وەختێ ئەهاتە ماڵەوە کاک سەباح تەشریفی هێنا مناڵەکان من کچەکانم پیانەوت مامۆ سەباحمان هات باوکە خێزانم ئەیوت برای خۆشەویستمان هات. ئەم ئینسانە ئەوە ئینسانێکی بەرز و بە شەرەف و کەرامەتدار بوو. من نازانم چۆن وەسفی کاک سەباحکەم لە شەڕەوە شتێکەوە ئایا بۆ دەنگی ئایا بۆ ڕەنی ئایا بۆ پایە بەرزی بۆ احترامی بۆ ڕەوشت پاکی هەموو شتێکی جیاواز بوو کاک سەباح. بە دەوارم ئینشەڵڵا بەهەشتی بەرئینشا دوێت. تەسلێت و سەرخۆشی لە خانەوادەیەک مناڵەکان کاک سەباح کە نەمتانی گەپشمە لای خانمی ئەو ئێمام شەڕەف خانەوادگیمان بووگات کەس ئێرە و لە خزمەتیان نەبووگم بەخۆ برای عەزیز خۆم بەخۆ برای خۆشەویست خۆم کاک سەباح داقی داگە بە ئێمە فۆتی کردگا نەک بە عنوانەوە هونەرمەندی بووگە گۆرانی وت کە بە عنوان ئەوە بە عنوان برای خۆم قبوڵم کردگە هات کەسە ماڵمان هەر لێرە و سەرخۆشیەکەم لە خانەوادەکەی گەورە و بچکیان واقعەن کاک سەباح داخی فرەگرانی دا بە گشتمان سەرخۆشی مەس بۆ کوڕەکانی.
خسارەتی مادا کوڕەکان فەتڵا زۆر ناویتۆی لەسەر نەبوو چۆن توانی تۆ بەجێ بێڵێ برە تاتانەکە دوو برادەرەکەی دێت چەری تاوا برادەراتی ئەبازی تاتە دەکەێنێت چەری تاوا جێتەوە خامۆش بێتۆڕۆ ئەتفاڵان بەدۆش كل كام وصفني خيال كام شوين يدكم في كام خيصلة الصباح دادو فين يدكم جيشتا جياجي جري ويتو الصباح أمشوني برايا حمول البردانات والصباح ورامي صباح ورامي ليكويني صباح ورامي حمو جمهور صباح ورامي صباحيا ليكويني صباح موجيز لقاي صباحيا هاي براي خاص مرة برايا آخ صباحيا موجيز لقاي صباح أي ترخو حافظ أنا الواني دنقك النما وقلاني دنقك النما وقلاني وشكم ولي كمين كموزي الوظامي سنة كردن زني